سڵاو ئەم کاتتان باش بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا. من ئەحمەد زێباریم لەگەڵما من بۆ پێشکەشکردنی ئەم دیدارە تایبەتە لەگەڵ بەڕێز سیروان بارزانی سەرپەرشتیاری میحوەری مەخموور و گوێر لەبارەی چەند پرسێکی گرنگی ناوچەکە. دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. زۆر جار لە نێوەندەکان کاتێک دەبینین و دەبیستین باسیەوە دەکەن کە ڕەنگە ئەگەر داعشیش تەواو ببێت و کوتایی پێبێت ئەگەری ئەوە هەیە کە ڕێکخراوێکی تری درەنگەتر دروست ببێتەوە یاخود داعش خۆی سەرهەڵ بداتەوە. ئەتوانین بڵێن ئەو هۆکارانەی کە داعش و قاعیدە و فکرە تەکفیریەکانی تندڕا و جیهادیەکانی کە دروست بووە ئەو ئەسبابانەی کە پێ دروست بوون هەر بەردەوامن و هەر هەن ئەو هۆکارانە. بۆیە ینی پێویست ناکە بڵێن سەر هەڵاردنەوە توانم بڵێم بەردەوامن، بەڵام ناوەکانیان ینی ئێمەمان بەشکم ناو بگۆدرێ یاخود پەرچەم سپیەکان ماوەیەک پێش ئێستا پێش ساڵێک دەرچوون کە بە حساب وەکو بڵێن داعش بۆ ئەویست ناوەکەی بگۆڕیان بە شێوازێکی تر دەرکەوێت، بەڵام ئەویستەری نەگەر هەرگەراوە سەر ئەسلیەکەی کە داعشە. اینجا بۆیە داعش هەرماوە هەر بەردەوامە. ئێستاش دەتوانم بڵێم ڕۆژانە عملیاتەکەن دژی هێز ئەمنیەکانی عێراقی دژی خەڵکی سیڤیل ئەتوانە بڵێم لەوانەیە ڕۆژانە خەڵک بکوژێ لە وڵاتە بەداخەوە هەر بەردەوامە، چونکە هۆکارەکان بەردەوام بنبەر نەکراوە ڕاستی ئەو هۆکارانەی کە داعشی لە دروست بووە. کاک سیروان دیارە تیرۆریزم هەر تەنها بە بەکارهێنانی چەک کوتایی پێ نایێت، پێویستی بە بەرەنگاربوونەوەیەکی ئایدۆلۆژیانەش هەیە. بۆچی هیچ هەوڵێکی ڕشت بۆ ئەم جۆرە بەرەنگاربوونەوەیە دیار نییە؟ خۆی فعلا یعنیەوە حقیقەتێکە تا ئەو فکرە تەندڕاوە یاخود معالجەی ئەو فکرە لە ناو گەنجان نەکرێ ئەوەی کە بەڵام هۆکار زۆرە طبیعی کە دەبێتە ئەو هۆکارانە دەبنە هۆی ئەوەی کە تەندڕاوی لە دروست بکری یاخود خەڵکێک بەرەو تەکفیری و جیهادی یان ئیسلامی تندڕاو بڕون. ئەم هۆکارانە زۆرن لە وڵاتە بەداخەوە چارەسەریش نەکراون. یعنی حقیقت ئەگەر ئەوانش چارەسەر نەکرێن زۆر زەحمەتە بڵێن ئەتوانین هەستەمە ئێمە لەم کێشانە و لەم کێشە تەرۆریستیانە نەجاتمان ببێ. ئەویش تا ئێستا بەداخەوە ینی کێشەکان چ بڵێن لانی بەداخەوە بینی شیعە و سونەش بڵێن هەر بەردەوام تا ئەمڕۆژ چارەسەر نەکراوە. تا ئێستاش خەڵکانێکی زۆر گلەیەکەن ئەڵێکا کە ئێمە بڵێن لاشەکانمان جەنازەکانمان لەژێر خان و بەرە ڕووخاوەکانی مووسڵە کەس بەهانەمەوە نەهاتووە. ڕاستە لەم بەرژیان بەردەوامە ژیان گەڕاوەتەوە خەڵک گەڕاوەتەوە زۆربەی ئاوارەکان گەڕاونەتەوە، بەڵام خەڵکەکە ئەوە لە بیر ناچێنی خۆ ئەڵێنکا کە ئێمە خەڵکمان هەیە بڵێن جەنازەمان هەیە لە ژێر خانوەکان لە ناو شارە تا ئەم لەحزایش دوای ساڵێک و ئەوەندە مانگە چارەسەر نەکرەوە. اینجا بۆیە ئەمە بە حقیقەت ئیشێکی زۆر ورتری پێویستە لەم وڵاتەدا تا ئەم کێشانە چارەسەر بکرێت. دیارە ئێستا کێشەی منداڵانی داعشەیە، ئەو منداڵانی کە باوکیان داعشەیە خودداکیان یاخود هەردووکیان داعشن. ئێوە وەکو وەزارەتی پێشمەرگە چ بەرنامەیەکتان هەیە یاخود وەکو حکوومەت بۆ گێڕانەوەی ئەو منداڵانە بۆ نێو کۆمەڵگە دووبارە؟ حقیقەت ئێمە وەکو بڵێن لە کوردستان ئەو کێشەمان نییە. بڵێن خەڵکانێک کە عایلە یاخود منداڵەکانیان داعش بنیان باوکیان داعشە ئەمە ئەتوانم بڵێم لە کوردستان هەر نییە، بەڵام لە شوێنەکانی تری عێراق هەیە، لە وڵاتەکانی تر هەیە، لە سووریا هەیە. ئەوەی کە هەمانە ئێستا مەسەلەتوانم بڵێم لە محوەری ئێمە کە کەمپێک هەبوو لە دیبەگە هی ئاوارەکان بوو، هی ئاوارەکانی کە لە سیڤیلەکانی لە جێر دەسەڵاتی داعش هەڵا هاتن کاتی خۆی. ئێمە لە کاتی شەڕەکان لە ماوەی 4 ساڵدا تەنها لە محوەری خۆم 55,000 خەڵکی سیڤیلمان وەرگرتووە کە ڕایەکە لە دەستی داعش. ئەو کەمپە ئێستا خەڵکەکە زۆربەی زۆری ئەوەی بڵێنە حەویجە و گیارە ئەو ناوچانە و دەشتی قەراش گەڕاونەتەوە ئەو عەرەبانەی کە لەوێ بوون سونەکان، بەڵام تا ئێستاش کەمپەکە ماوە مەجموعەیەکی لێماوە ئەوانن کە خانەوادەی بڵێن داعشەکانن یاخود باوکیان لەگەڵ داعش بووە لەگەڵ داعش کوژراوە، ئەوان ئەترسن ئێستا بگەڕێنەوە. هەر لەو کەمپەیە کە لە ژێر کۆنتڕۆلی UN بوو کەمپەکە تا ئێستا دانەخرەوە لەبەر ئەو هۆکارە کە ئەو لەو زمنی ئەوانن ئەو عایلەنە لەوێن، بەڵام ئەوان بڵێن لە کوردستان ئەو کێشەمان نییە، زیاتر کێشەکە لە شوێنەکانی تری عێراقە. ئاستی هەماهەنگیەکانتان چۆنە لەگەڵ بەغدا یاخود دەتوانم بە جۆرێکی تر بڵێم کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کاریگەریان هەیە بەسەر تواناییەکان بۆ شەڕی دژی تیرۆریزم؟ خۆی ئەکید یعنی تەسیری زۆر بۆ بە تایبەتی ئەو کێشانە و لە دوای خیانەتەکەی کەرکووک بڵێن لە 16 ئۆکتۆبەرە، بەڵام ئێستا و بە تایبەتی لە دوای هەڵبژاردننی عێراق و لە دوای هاتنی سەرۆک وەزیران سەید عادل عەبدولمەهدی کێشەکان ئەتوانم زۆربەی هەرە زۆری بڵێن بەرەو چارەسەرکردن دەڕۆن ئێستا و تەنسیقەکەش زۆر باشە، هەماهەنگی هەیە، کۆبوونەوە کراوە لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق
تیمی تایبەتدانراوە بۆ ئەوەی کە لە شوێنی بڵێن هێڵەکانی پێشەوە جەبهەکان هەمووی دراست بکرێ و هەمووی مەسح بکرێ ئەو شوێنانەی کە فعلەن جوڵەی داعشی لێ نەماوە هێز کەم بکرێتەوە لە هەردوو لایەن بۆیە توانم بڵێم زۆربەی هەرە زۆری بەرەو باشی ئەڕوا و ئومێدەوارین بە کاتێکی زوو هەر هیچ کێشەیەک نەمێنێ. بۆ پاراستنی ئاسایشی ناوچەکانی دەرەوەی ئیدارە هەرێم دەگوترێت بۆچوونی جیاواز هەیە لە لای حەشدی شابی و سوپای عراقی و هەروەها پۆلیسی عراقی ئێوە وەکو وەزارەتی پێشمەرگە چۆن مامەڵە لەگەڵ ئەم هێز و پرسانەدا دەکەن؟ حقیقت خۆی ینی بەگشتی بڵێن ڕێی وەزارەتی پێشمەرگە و هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەدا ناو شار ئەبێ ڕابسرێ بە هێزەکانی ناوخۆیی و شۆرتەی مەحەلی وەکو پێی دەڵێن. هی دەرەوەی شار و شوێنەکانە بە جەمەجۆڵی ئەرهاب و تێرۆر و داعش ئەبێ هێزەکان هاوبەش بن. یعنی ناکری لایەنێک بە تەنێ بێت تەنانەت زۆر جار لە بڵێن لە مقابلات لە تەلەڤیزیۆن لە ئەوانەیە کە خەڵکشی ئەبینی خەڵکەکەش داوای ئەوەیە یعنی کە ئێستا خۆتان نەزانن یعنی وەزعی ئەمنی لە دوای پێشمەرگە نەماوە لەم ناوچانەی کەرکووک و دەوروبەری کەرکووک و حەوێجە ئەو شوێنانە هەمووی ئێستا وردەوردەوە خەریکە تێرۆر دەگەڕێتەوە و کوشتن پیا بووە و ئێرهاب و تەقینەوە پیا بوون. اینجا بۆیە ئەو گفتوگوانێ لەگەڵ حکوومەتی بەغدا لەسەر ئەو ئەساسەیە ئەگەر بکرێ هێزەکان بە هاوبەشی بن ینی بە مشتەرەکی بن لەگەڵ هێزەکانی عێراق لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بەڵام ئەمە گفتوگوۆیە تا ئێستا هیچ بڕیارێکی لێ نەدراوە. لەو کاتێک کە حکوومەتی عراقی گوتی شەڕی داعش کۆتایی پێ هاتووە چی ڕووی داوە و ئایا کۆتایی پێ هاتووە؟ نەخێر کۆتایی پێ نهاتوە. داعش فعلەن یعنی بڵێن پایتەختەکەیان نەماوە مووسڵ نەماوە ناحەیە شکلی و ینی شار و شارۆشکە بڵێن خاکیان بەدەست نەماوە بەوەکو هێزێکی تێرۆریست یاخود بڵێن دەوڵەت ئیسلامیە کە بە خۆیان نەگوت ئەوە نەماوە بەڵام وەکو ئایدۆلۆجی وەکو هێز وەکو خەڵک تەنزیمات لە ناو ڕخستنەکانیان لە ناو ناوچەی تایبەتی ناوچە سونە نشینەکان هەن وەکو پێشتریش باسم کرد ئەتوانم بڵێم ئێستا لە عێراق ڕۆژانە عملیاتی ئەرهابی هەیە ئەنجە لە بڕین و لە تۆقاندن و لە کوشتن و لەسەر بڕین ئەگەر لە میدیاش دەرنەکەوێ بەڵام هەیە ڕاستەوە کوجاران نییە ئەتوانم ئێستا من وەصفی داعش بکەم وەکو ساڵەکانی 2011 و 12 پێش ئەوەی کە بڵێ شوێنەکان هەموو داگیر بکاو بە عەلەنی لێرە و لە سووریا و ناوی خۆی بنێ و دەوڵەی خلافە و بڵێ مووسڵ پایتەختە پێش ئەوە جەم و جوڵ و حرەکات هەبوو کە لەگە عێراقیش باز دەکراوە کاتە ئێستا توانم بڵێم وەکو 2011 و 12 داعش چۆن بووە ئێستا عینەن شتە اینجا ئایا دەتوانێت بگەڕێتەوە وەکو 2014 لێبێ بڕواناکەم بەو هێزە بتوانێت خاک بگرێ و بە تایبەتی لەبەر ینی خۆی تەجروبەیان وەرگرت لە هاوکاری هاوپەیمانان و هاوپەیمانەتی دژی داعش و احتیمالە ینی شێوازی تەکتیکی خۆی بگۆڕێ بەڵام ئێستا توانم بڵێم داعش وەکو سەردەمەیە. ئاستی هەماهەنگیەکانتان لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان چۆنە؟ هیچ گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە چونکە جاران بە جۆرێکی تر بوو دەمەوێت بزانم ئێستا چۆنە زیاتریش مەبەستمە بزانم لە ڕووی پێدانی چەک و تەقەمەنی. نەخر بەهۆی ئەوەی کە ئێستا بڵێن شەڕی جەبهەوی ڕوبەڕووی مباشر ڕاستە و خۆ نییە مۆزوعی لۆجستیک و چەکدان و بڵێن تەقەمەنی ئەوانە کەمترە زۆر کەمترە بەڵام لە ناحیە هەماهەنگی و بڵێن ڕاهێنان و ئەوە بەردەوامن هێزی TCC و هێزی هاوپەیمانان لە هەولێر و ژووری ئۆپراسیۆنەکە کە هەیە لە هەولێر ئەویش هەر بەردەوامە بە هاوبەشی و سەرپەرستی زۆر جارەکەن و بینی بڵێن کوبنەوەی مشترەک بینی عێراق و پێشمەرگە و یعنی هێزەکانی عێراقی وەزارەتی بەرگری لەگەزی پێشمەرگە و هاوپەیمانان ئەوانیش بەردەوامە. لایەکی تریشەوە ئەو وەفدێک هەیە تەبعی لژنەیە کۆمیتەیەک هەیە ئەوەی کە سەرپەرستی هێزەکانی ڕیفۆرمی وەزارەتی پێشمەرگە دەکات ئەوانیش ئەکتیڤن و هەفتانە کوبنەوەن هەیە لەگە وەزارەتی پێشمەرگە. بنکە و بارەگەکانی هێزەکانی ئەمریکایی لە ناوچەکەی ئێوە بوونی هەیە ناوچانی بڵێ وەکو ئەو ناوچەی کە ئێستا ئێوە لێن لەو ناوچەی دەرەوە ئیدارەی هەرێم نەخێر ئێستا دوای ئەوەی کە بڵێن جەبهەی ڕاستە و خۆ نەماوە لەگە داعش و تیمانەی کە جاران لێرە بوون هێزە تایبەتەکانی ئەمریکا ئەوان لە ڕاستە و خۆ لە جەبهەکان نین بەڵام تیم هەیە تیمی هاوپەیمانان ینی بڵێن سەردانی دەوریان هەیە بۆ جەبهەکان هەموو تیمەکانی هاوپەیمانان ینی تیمی وهەیە هەفتانە دەورێ هەیە کە دێ سەردانەکە هەیە 2 هەفتە جارێک دێ بەردەوام سەردانەکەن و تەنسیقەکە لەگەڵ ژووری ئۆپراسیۆنی هەولێرە بەڵام ڕاستە و خۆ لێرە نەماون. ئەو بڕاپارەی کە بەغدا بڕیارە بە هێزەکانی پێشمەرگە بیداتن چەندە و چۆنە هەروەها لەگەڵ ئەمەشدا دەمەوێت هاوکاریەکانی حکوومەتی عێراقی بزانم بۆ هێزەکانی پێشمەرگە.
هێزەکانی پێشمەرگە خۆی وەکو خۆتە نەزانێت لە دەستوری عێراق داهاتووە کە ئەبێ ینی چ ڕاهێنان و چ تەقەمەنی و چ پڕچەکردن و چ بودجەکەی دەبی لە وەزارەتی بەرگری عێراق یاخود لە حکوومەتی بەغداوە بێ بە گوێرەی دەستور کە پێشمەرگەش بەشێکە لە هێزە ئەمنیەکانی عێراقی ئەمە بە دەستوری عێراقی واگوترەوە ئێمە نەمان نووسیوە بڵێن دەستوری حکوومەتی هەرێمی هی عێراق بەڵام پابەند نەبوون بەوە بەداخەوە تا ئەم ڕۆژێکی ئێمە دانیشتوون هیچ شتێکیان نەکردووە لەو بابەتە بەڵام خوشبەختانە خوشحاڵین بەوەی کە لە بودجەی ئەم ساڵ حکوومەتی ڕێز عادل عەبدولمەهدی بڕیاریان داوە کە لەگە بودجەی کوردستان بەشێکیشیان دانەوە بۆ پێشمەرگە ئەمە شتێکی دڵخۆشکەرە بەڕاستی ڕاستە لە طموحی ئێمە نییە وەکو پێشمەرگە بڵێن ئەگەر مقارنە بکەین لەگەر ئیمکانیەتی هێزەکانی ئەمنی عێراقی زۆر کەمە بەڵام هەر بەشێکە و ئەوەش نییە بڵێن بەشەکە یان بەشناکە بە تاکید بەشناکە زۆریش کەمە بەڵام دڵخۆشکەرە چکە نیشانەی ئەوەیە کە ئیشەکان ینی بڵێن کێشەکان بەرە و حەلەڕۆ ماوەکانی ڕابردوو سەردانی چای قەرەچۆغمان کرد بۆ بە دووەدەچوونی کە ڕۆژنامەوەنی پێشمەرگەکان لەوێ پێیان ڕاگەانی کە داعش بوونیان هەیە لەو زنجیرە شاخانە بە تایبەتی لە گوندەکانی دامین شاخەکەەوە هاتوچوو جموجۆڵیان هەیە ئێوە بەپی زانیاریەکانتان ژمارەی چەکدارانی داعش چەندە چۆنن ئایا هیچ ڕۆبەڕووبوونەوەیەکتان هەیە لەگەڵیان وڵای ئەمە سلسلەکە خۆگەر جەنابتر خۆتان چوونەوە لەوێ تەوەجودی پێشمەرگەیە ینی شاخەکە سەرا و سەرەکە بە دەستی ئێمەیە وەکو هێزی پێشمەرگە لە محوەر جەموجۆڵیان هەیە لە دامەنی شاخەکە ینی شێوازەکەی واڵکەوتووە زۆر ناخۆشە و زۆر بڵێن ئەشکەوت و تۆنێلی بچووک و شتی لەیە شوێنەکەش وا بووە دوای ئەو ئەحداسی کەرکوو کە بوو طبیعی پێشمەرگە ئێمە لە گوندەکانی بناری شابوون ئێمە ناچار بوون گەڕینەوە سەری شاخەکانمان گرتووە ئەو لەو بینەیە چکە زەحمەتە بەڕاستی هێزی عێراقیش ناتوانێت خولەی بدە لە بنارەکەەوە بین ڕوبەروبوونەوەش ئێمە دائیمەن یعنی تەنسیخمان هەیە گەشتێک هەبێ خەبەریان پێدەین ئەگەر جەموجۆڵێک هەبێ دوو جاریش ئۆپراسیۆن کراوە وەکو پێشمەرگە ئێمە ئۆپراسیۆنمان کردووە دژی بەڵام شوێنەکان ئەوە نییە بڵێ جارێکە چێ تەمشیتی ئەەکەی یاخود لیان ئەدەی تەواو بن نەخێر شوێنەکان ئاسێ نەتوانە بگەڕێنەوە لەو دەشتانەی بڵێن لە زەی بچووکەوە لە زەی گەورەوە لە دەوروبەری دجلەوە شوێنەکان ینی زۆر بڵێن هەڵکەوتووە بۆ شەڕی پارتیزانی و خۆشواردنەوەی ئەوان و دوای ئەوەش گوندەکان ناڵێم هاوکاری دەکەن بەڵام احتیمالە لە ترسی خۆیان هەر گوندێک کە مەفرەزەی داعشەکانە چێت ڕویستەکانە چێتە سەرێ داوای خواردنیان لێ بکەیان هەر شتێکیان لێ بکەن ناچارن بۆیانەکەن ئەوە اینجا بەشە و جەموجۆڵیان هەیە طبیعی لەو شاخە بڵێن ئەتوانن استیفادە لەو بینەشەکەن لە بینی ئێمە و جێشی عێراقی تا حدێک بەڵام هەر ئەوێ نییە لە شوێنەکانی تریش لە خەڵ تایبەتی منطقەی حەوێجە لە دەوروبەری زێ لە مەکحوڵ خۆتان گوێتان لێ بوو سێ بران سەر بڕی پێش دوو ڕۆژ مەدەنی بوون لە شاخەکانی مەکحوڵ کەکەوێتە هەر عینی سلسلەی بڵێن حەمرینە بۆیە جەموجۆڵیان هەیە وەکو باسمان کرد لە زۆر شوێن هەن ئەو شوێنانە کە جاران لێ بوشارەکانیان بەدەست نەماوە بەڵام لە شوێنەکانی تر هاتوچوان زۆرە و کەسیش ناتوانێت بڵێن جێشی عێراقی بتوانێت لە هەموو دێهاتێک و لە هەموو شوێنێک و نقطە دابنێ و خاڵ دابنێ و خەڵک دابنێ زەحمەتە بۆیە جەموجۆڵیان هەیە بە تایبەتی بە شەوان لە منطقەی حەوێجە و ئەوانە و لە قەراج هاتوچوان زۆرە ئەو چەکدارە داعشانە چەکداری عێراقین یاخود چەکدارەکانی دەرەوەشی تێدایە کە لە وڵاتانی ترەوە هاتبوون لە نێو داعش بن ئێستا لەو زنجیرە شاخانە یاخود دەتوانم لەگەڵ ئەمەشداوە بزانم ئێستا چوونی گەنجان یاخود ئەو کەسە ڕادیکاڵانە بۆ نێو ڕێزەکانی داعش چۆنە حقیقەت لە کوردستانەوە نەمان بیستوە خەڵکێک تحاقان پێ بکە و بە دڵخۆشی شەواڵێن ئێمە لە شوێنێکی وە لە ناوچەیەکی وە پڕ کێشە ئەگەر مقارنەی خۆمان بکەین وەکو کوردستانی دەسبەی خەڵکی کە بچووە التحاقی بە داعش کردووە مقارنە لەگەر هەر وڵاتێکی تری ناوچەکەنە لەگەڵ ئەوروپاش بکەن ئێمە نسبەکەکە زۆر کەمتر بووە ڕاستی جێگای دڵخۆشیە کە خەڵکەکە تێگەیشتووە لەو فکرە ئێرهابیە تۆندڕاوە تەکفیریە خەڵکەکە لەگەڵ ئەوە نییە لەگەڵ ئەو جۆرە ئیسلامەتیە نییە چونکە ئەمە تەکفیریە و هیچ علاقای بە دینەوە نییە ئەمە گرنگە وەکوتر ئەوانەی کە لێرەن ئەوەی بیستومانە و معلوماتی ئەکیدمان هەبوو بڵێن لە ڕۆژهەڵاتی قەرەچۆغ کەسی ئەژنەبیان لەگەڵ نەبووە و زیاترجان خەڵکی دەوروبەری حەوێجە و قەراژ بوون لە ڕۆژئاوای قەرەچۆغ باسی ئەوە هەبوو کە خەڵکی ئەژنەبیشیان لەگەڵە بەڵام معلوماتی تاکیدمان نەبوو چکە جاری وایە وەکو بڵێن ناسناویان لەقەبیان هەیە بە ناوی ئەژنەبیان بۆ دانێن بەڵام تاکید نەبوو جارێکیان بوو کە خەڵکی لێ
ابو فلانی فرانسی و ابو فلانی فرانسی و ناوی بەڵام معلوماتەکە ئەکید نەبوو ئەوەنەی تا ئێستاش کە کوژراون طبعا ئەوەی ئەجنەبی بە هیچ کاتێک کاتی شەڕەکەش کاتی مووسڵیشیان بەدەست بوو هیچ کاتێک بڵێن هەویە ناسنامەیان پێ نییە ئەجنەبیەکان ئەوەنەی بڵێن ئێمە پیاڵێن داعشی ئەسلی ئەوەی بیانی کە لە دەرەوە دی بەڵام بە دەم و چاو وازەح بوون یعنی دار بوون لە شکلیان دیارەکە بە گوێرەی ناوچەکانی کە لێ هاتوون کاکسیروان پرسیارەکانم کۆتایی پێ هاتوون ئەگەر تۆ شتێکت هەیە پێت باشبی بڵێ زۆر سپاس بۆ هاتنتان و هیوادارین ئێوەش ببنە دەنگی پێشمەرگە بگەینن بە هەموو خەڵکێکە پێشمەرگەوەی کە لە جیاتی جیهانی ئازاد هەموو شەڕی کردووە لە بیر نەکرێن و پشگیری پێشمەرگە بکرێت چۆن ئێستاوەی ڕێفۆرمەکە بەردەوامە لە ڕاهێنان ئەوە نابوو بەردەوامن بۆ پێشمەرگە چکە بەڕاستی ینی بڵێن شوێنێکی ئەمن و ئەمان هەبێ پێکەوە ژیان هەبێ بۆ هەموو پێکهاتەکان بۆ هەموو ئەدیانەکان لەم ناوچەیە کوردستانە زۆر وازەح و هەموو خەڵک ئەیبینێن جا بۆیە هیوادارین پێشمەرگە لە بیر نەکرێ لەلایەن هاوپەیمانانیشەوە بۆ ڕاهێنان و پشگیری سیروان بارزانی سەرپەرشتیاری میحوەری مەخموور و گوێر زۆر سپاس سپاس بۆ ئێوەش بەخێر بێن